والله أمن لقياس عمري خوم تقريبا نزيش الشيء صاركم تواو كرديا نمدي تبقاتا أو قياسي برنكوي ئێستا کە کاتی حەقەپەڵەیە واتە ئەو کاتەیە کە پێویستە پەڵەی دابێت و جوتیاران زەویەکانیان شێڵا بێت و دەستیان کردبێت بە داچاندن بەڵام ئێستا تاوەکو ئێستا نەک پەڵەی نەداوە هەر یەک دڵۆپ بارانیش نەباریوە و جوتیاران چاوەڕێی ڕەحمی خوددان و چاوەڕێ ئەوەن کە باران بارێت و دەست بکەن بە چێڵانی زەویەکانیان جا من لە ناو یەکێک لەو زەویانم لە سنووری ڕواندز لەگەڵ مام مەحموود کە جوتیارێکی بە ئەزمموی ڕواندزە ئەمەوێ گفتوگۆ بکەین دەربارەی پەڵەدان و کاریگەری پەڵەنەدان کاریگەری ئەوەی کە پەڵە تاخیر بێت دواکەوتنی پەڵە تا چەند کاریگەری هەیە لەسەر کشت و کاڵی ئەمساڵ مام مەحموود ئێوە چۆن دیارریەکەن ئەگەر پەڵەی دابێت چۆن ئەزانن بەڵێ زاری پێشەچی بەخێر بێن سلاوی خودداتان لێبێ دیارە ئێوەش خەمخۆرن لە مەوزوعی وەزعی جوتیار و پەڕەدان و پەڕەنەدان تەمانە و خەمخۆری ئەوفاەکە وەزعی پەرەدان دەجارێ فەرمو بە ئامەدا بنشینە و حاڵێ بزانین لەو خاکە زانجی ئەزانی داخواکە ها ئەوە سەبەبی نەبارینی باران و پەڕەنەدانە بارانی پێ نەکەوتیە خۆی دەبواە لە بیدایەتی مانجی 11 پەڕە بکەوت بە بەرام کەنەکەتێ تاسیرێکی زۆر دەکات وە ساڵی ڕابردوش باران کەم بوو تاسیرێکی زۆر و خەسارەتێکی زۆری لە جوتیاران داوە حەقی خۆی بوو ینی بە لە بیدایەتی مانجی 11 دەبووە پەڕە بکەت بە ئەوە دواکەوتنی هەتاکەی دوا بکەوێت کێشەنیان ئاساییە لە ئێستاوە کێشەیە چونکە بە تایبەتی ئەو وەرزی ئەو ساڵەکە و لە ساری پێشیشەمە وەزعەکەمان خراپستاوە منەوە تا ڕزی دێمم لێرانەیە لەوانەیە زیاتر لە 100 مێوی دوسێ ساڵە بەری ئەداتی شکۆر بووە سەبەبی ئەوەی کە ئاو لە حەڕی نەمایەت لەوانەیە بیسی بنەجویزم زیاتری شکۆر بووبی کە سێ چار ساڕ ئەوان ئەو جویزانە بەری ئەداتەوە هەموو تەسیرە یعنی کەش هەبووە بڵێن بەو شێوەیە تاخیربی پەڵەدان والله ئەمن لە قیاسی عمری خۆم تقریبا نزیکی 6 ساڵێکم تەواو کردیا نەمدی تێبگاتە ئەو قیاسەی پەرەنەکەوی